سڵاوتان لێبێ دیاسپۆرای ئەم شەو لەگەڵ دیاسپۆراکانی جارەکانی ڕابردوو جیاواز دەبێت. وەک دەزانن دوو بەشی کوردستانی مەزن بوومە لەرزە لێداوە، کارەساتێکی مرۆیی گەورە خوڵقاوە، کارەساتێکە کە لە ڕۆژانی ڕابردوودا کەسمان نەماوین بە بینینی دیمەنەکانی نەهەژین و کزە لە جەرگمان نێت. ئەویش لەبەرەوە ناکە قوربانیان تەنیا هاوزمان و هاونیشتیمانی ئێمن، بەڵکو لەبەرەوەش کە هێشتا زۆریان لەژێر داروپەروەردەکان داماونەتەوە و بێدەرەتانە. ئەم هەفتەیە زۆر کەس پەیوەندی بە هێڵی گەرمی دیاسپۆراوە کردووە کە بێگومان ئێستا لەسەر شاشەیە. کوردی دیاسپۆران دەیانەوێت بزانن چۆن دەتوانن یارمەتی خەڵکی خۆیان لە کوردستان بدەن، چۆن پیتاک کۆبکەنەوە بیگەێنن، کام سازی و دامەزراوە کوردیەکان لە دیاسپۆرا جێمتمانن. لە دیاسپۆرای ئەم شەودا لە سەر تاسەری ئەوروپاوە، لە سکەندەنافیاوە، بۆ ئەڵمانیا، بۆ بەریتانیا، بۆ فەڕەنسا، لە زۆربەی ئەو وڵاتانەوە ئەو ناوەندانی کە خەریکی کۆکردنەوەی یارمەتین هەوڵ دەدەین قسەی خۆیان بکەن، بزانین چۆن دەیانەوە کارە بکەن. بێگومان ئەگەر شتێکی بچووکیش بۆکو ئەوان داوایان کردووە، لە ڕێگەی ئەوانەوە دەمانەوێت پێتان بڵین کە چۆن دەنگتان، چۆن یارمەتیتان دەگاتە هاونیشتیمانیە بۆ مەلەرزە لێدراوەکانتە. بە درێژای بەرنامە هەوڵ دەدەین لەسەر ئەم مژارە ڕاپۆستی. لە نێو ستۆدیۆ دوو میوانی بەڕێز بە درێژای بەرنامە لەگەڵ من خانم سیال حەسەن لە جواکی کوردی لە ئەڵمانیا، خەڵکی ڕۆژاوای کوردستانە، هەروە بەڕێز شاهین کورکوت لە جواتی کوردستانی ڕاین و زێگبورگ، خەڵکی باکووری کوردستانە. بێگومان لێرە هەردووکیان میوانن. دەمانەوێت وێنەیەکی ڕوون وەربگرین لەسەرەوەی کە ئێستا بە تایبەتی لێرە لە ئەڵمانیا چی دەگوزارێت، چۆن هەوڵ دەدرێت پیتاک کۆ بکرێتەوە. سیال خانم خێراتی، ینی ئەف چەند ڕۆژن کارەسات چێ بوویە دزانین لە باکوور و ڕۆژاوای کوردستانی. دەماکو تۆ هاتی بەری بەرنامێ ئەم داخفتین تەگوت ئەرێ بۆ باکوور باشە گەلک هەفکاری دچە لێ ڕۆژاوا بێکەسە. دەناف کوردێن ڕۆژاوایی لەڤەر لە دیاسپۆرا دژین، چاوە ئەف مژار تێگەنگەشەکردن، چاوە بەحسی چارەسەران تێکردن. بله راست از دیساج دوباره بکن برگو ایرو مخابن روش آوا ام تم دبیجن مخابن بخودیه برگو تناخو ایش خود به تناخو به ایش دناله یعنی ام کارم وی بیجن گلک کس گلک مروف ایرو سر سوشال میدیا ام بهفره داخبن و دبیجن ام نکارن لگل مروین خویان خودیان خودی و بابی خو ام تکلیه بکن برگو یعنی نمرت نه هجمارت نه گو ام وار باخبن ام ببین بکاهین ساغن یان مرینه او ایش گلک گرانه او ایش دخون یعنی هین کس هبوم حوالك مني زانكوية مخابن دو بير من سرو بلا خوي فيسبوك بلاف كر من داخواز كر جو هناك ببين الناس بكن كاديو باوي خوش كبراي هين ساغن وكودو ما بيبيست جو جيانا خوش دستانه جيانا خوش دستانه وقتا برسكرك هاري مزن مسألة بيوندي كرنه نهانا بله راست بيكو هفكاري جينا جهن هاوكارانم دم اگر دیمەنەکانیان ئامادە کردبێ ساوند بایتێک مان هەیە، هی کەسێکی خێرخواسی ڕۆژاوای کوردستان کە لێرە کۆمەکی کۆ کردوتەوە، کۆمەکێکی زۆر، بەڵام نازانێت چۆن بینێرێ. ئەگەر ئامادەیە بە گوێ لە قسەکانی بکرێن. أغراضنا ما دعاية نشر كرما قلت ريكلام كأنه إذا خازي أغراض خو بقيني منطقي جبو ملاتي ما جبو في زلزالي تشيبية وملاتو بكر يعني حركز هيلي خدا مالي خدا هناك تشتي طبينة، هناك تشتي بطانينة، هناك تشكن جلن يعني واني توبي ملات باسا توبكر وهناك شوفيري ما دركات باجارة توبكر الفر ام هيفيني كس كان بيج مرة ريرنا فاكي ام بيجين جندريسي ام بيجين حلب كسي تري حناها حتى نها جمتنا ام دخازن بيفيني كس كان بي مرة بيجيني جيه زرار بيه کاک شاهین توی باکووری کوردستانی ئەم ڕۆژاوا دەبینن ئیرۆ هەنێکی باشتر بولگۆری ڕۆژن بەرێ
کوردن باکوور بتاوێتی لە ئەڵمانیا ئەم گەلێک دەبێژین کوردن باکوور نێزی ملیۆنەکەن ینی هەژمارەکە فەرمیتونەیە لێ گەلێک کوردن باکوور لەڤرن ئەو ڕازینە لە ئەو ئالیکاریەک و دچە بۆ باکووری کوردستانێ حتانها دژوارە من بەرسەوە پرسەی بدە بڕاستی ژبەر و ئەم دەبینن ئالیکاری تێن کۆمکردن ئالیکاری ئەوەیەکی تێن هەنارتن لێ چاوەڵ وێ دەرێ تێ برێڤە خستن بڕاستی ئەو نەدیارەش بوومە یان ئەو بژانە دیارە ژبەر ویش خۆمە دەست بێ بانگەوازی کرد و ئەم تەفگەرێکی بها بدن دەست پێکردن و هەموو بەخشێن کومە کۆم کریە ئەم بگینن وێ دەرێ کەسێک ئەم ژمان باوەرن کەسێک ئەندامێن منە ناسێ منە دۆستێ منە و gelek kes bu an baveritine بریا وان ویچتی بگیرن براستی کسین که زیان دیتن الوی داری کسین که قربانی هند مالباتی واندا تشتین دیار چنه چیه وکو هند بیشن یعنی کتی اروپا بلاف کریه کو چند تیم چونه الکیجان دولتانن چال وی داره کار دکن چه تشتک ندیاره براستی ام همو هجماران ام دزانن لی ام گلک تلفونان ج ناسو دوستین کو حوالین کو دستینین کو اوجی بخود بیجن هی آلیکاری نگیشتیه بر روزا پنجمینه هنجی هن گند هنک بتا آوای هی آلیکاری نگیشتیه یعنی جی آلیکاری گیشتیه لی ام بیجن آموره وان تنه بونه کیم بونه هرتم که ماسیه که ام خابن و تدي اف حتى في روجيت بني كافلان ده هيجي امزانن كو كسنه ام دنگيوان نات نبيستن حتى انا نات نبيستن افجي نشان ده راسته قالك هستياري هيب كساندرا ام بيجن هف خمي قالك كس نشان ده دل سوجي نشان ده براستي لي چوا افتي كوردينيكرن بري خستن ده في دريد از باورم كيماسي قالك قالك كار بيت كرن سأل خانم هند جواكا كردي لألمانيا كردي شجماينده وهل ما تقدس بكرينا كامبينك ودس بكري تكاري بيجي كامبينا وشوا دس بكر كنجي دس بكر لا شده كان براستی کمپانیا گو جواکا کرد لألمانیا پیورابویه بری چند روزان بری 3 روزان جو ام بیژن کمپانیا بو گو آلیکاریا پرا بدن هف وان پرا وک ایرو هگیای هجمارا 100,000 یورو 100,000 مدایه هف و آلمانجا مجی گو بگی زدید 150,000 حتی 500,000 یورو او پرانا گوهرن بچن آلیه باکوری کردستان و روجاوای کردستان بشیوین گلور به چپی ویست بن وان پرال ور به بلاف کرن گرک باشه است خوازم باشه ام زیاده تل سر مثلا مکانیزم para şandine boğa و مکانیزما گهاندنا وان افکاریاجی بو باکور و رجاوای کردستان زیادتر لسر با اخوان و کرد دیاسپورا چاوت کارن پشتوانیا کمپین وبکن ل از دچم بریتانیا ل بریتانیا امرو حلمتکی تایبت هبو حلمتک بو من براستی بالکش بو اوی که روجی هینی لدزانین ل باشور بتایبەتی نوێش کراوە لە مزگەوتەکان بۆ گیانی ئەوانەی کە بڵێ گیانیان سپاردۆ لەو کارەساتەی کە ڕووی داوە لە باکوور و ڕۆژاوای کوردستان بەڵام لە بەریتانیا لە مزگەوتە کوردیەکان دەست بە کۆکردنەوەی یارمەتی کراوە کەمپەینەکە بە سەرپەرشتی کۆڕبەندی ژیارە زۆربەی کۆمەڵە و دامەزراوە مزگەوت و سەنتەرە کوردەکان تێدا بەشدارن کاک محەممەد جەلال بەرزنجی لەگەڵمە سەرۆکی کۆمەڵەی کوردی لە بەریتانیا کاک محەممەد دەمەوێت بزانم بە دەنگەوە هاتنی خەڵک لە مزگەوتەکان لە بەریتانیا ئەمڕۆ چۆن بۆ هەڵمەتەی کە دەستان پێکرد بۆ کۆکردنەوە یارمەتی بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ دەرفەتەکەتان و ئێمە بەڕاستی لە بەریتانیا دەمەوێت پێش ئەوەی کە جەنابەت باسی دەکەی پاسێکی بێپایانی حکوومەتی بەریتانیا بکەیت چونکە بەڕاستی هەر حکوومەتی بەریتانیا خۆی یارمەتێکی زۆر باشی باکوور و ڕۆژ ئاوای داوە بەڕاستی و ئێستا بە بەردەوامی لەسەر خەتن ئەگەر سیرکەین هەر حکوومەتی بەریتانیا وەکو خۆی ڕیشی سۆناک بە ناوی حکوومەتەوە 5 ملیۆن پاوانی ناردووە و تەواوی ڕێکخراوەکانیش تا ئێستا زیاتر لە 27 ملیۆن پاوانیان ناردووە بۆ بەهاناوەچوونەوە بۆ لێ قەوماوەکانی ئەوێ بەداخەوە کە ئەم حاڵەتە کارەساتبارە هاتووە و هەروەها کینگ چارلز پاشای ئەم وڵاتە خۆی
بە تایبەت کۆمەڵی یارمەتی زۆری نردووە کە ئەمە بەڕاستیەوە دەرەخات کە بەریتانیا لە ماوەکانی ڕابردوودا و لە ئێستاشدا هەر خۆی وڵاتەکە خۆی دەستێکی باشی خێرخوازی هەیە بۆ دەرەوەی بەریتانیا لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ڕێکخراوی گەورەی وەکو بریتیش ڕێد کڕۆس و ئۆکسفام و ئەکشن ئەید و کۆمەڵی ڕێکخراوی تر هەموو لەوە ئیشەکەن و بە بەردەوامی بە دوای قوربانیەکانەوەن 77 تیمی گەڕۆکی بەریتانیا ئێستا خەریکی دەرهێنانی قوربانیەکانن لەگەڵ ئەوەشدا حکوومەتی بەریتانیا خەستەخانەیەکی کردوتەوە لەوێ خەستەخانەیەکی تایبەت و سەریع لەگەڵ کۆمەڵی دکتۆر و پۆری باشە بۆ یارمەتیدان و هەروەها بۆ ئەوانەی کە پێویستیان بە عملیاتی خێرا هەیە بۆ ئەوەی کە بتوانن لە مردن ڕزگاریان کەن ئەمە بەڕاستی جێی خۆیەتی لە پێش هەموو قسەیەک و هەموو دەستپێکێک دەستخۆشیێکی تاومان بۆ حکوومەتی بەریتانیا و تەواوی ڕێکخراوەکانی بەریتانیا هەبێت بۆ ئەوەی کە دەتوانن لە توانیویانە لەم حاڵەتەیە بەدەم کوردان و یان بەدەم ئەو کارەساتە گەورەی کە لە باکوور و لە ڕۆژئاوای کوردستانی ئازیزی خۆماندا بووە دەبارەت بۆی کە جەنابیشت باسی دەکەی بە تەواوی مزگەوتەکان الحەمدولله ئەمڕۆ بە شێوازێکی زۆر باش لە مزگەوتەکانە یارمەتی و هاوکاریەکی باش کۆکراوەتەوە و مزگەوتەکان بەگشتی دەستیان هەمیشە کراوە بووە بۆ خزمەتکردن و دەستیان کراوە بۆ ئەوەی کە لە ناوەی بەریتانیا و لە دەرەوەی بەریتانیا یعنی من نمونەیەکی بچووک یەک مزگەوتن بۆ بێنمەوە تەنها لە سنتەری مەولەوی لە بەریتانیا نزیکی 10,000 پاوان کۆکراوەتەوە لەگەڵ ئەوەشدا کە لە تەواوی مزگەوتەکانی ترپارە کۆکراوەتەوە و بێلەوەی کە نوێژی غائیبیش لەسەر مردووان و ئەوانەی کە خۆیان کردو لە دنیا نەماون کراوە پارەش کۆکراوەتەوە و بە دڵنیاییەوە لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوازی جیاجیا پارەکان دەگاتە کوردستانی باکوور و ڕۆژئاوا و ئومێدەکەین ئینشاءڵڵا جێ ئەوان پارەکان چۆن دەگەنە کوردستان ئەمە ئەو پرسیارەیە کاک محەممەد کە زۆربەی ئەوانەی تەلەفۆنمان بۆ دەکەن بۆ دیاسپۆرە ئەمە پرسیارەکانە دەڵێن لەسەر تاسەری ئەوروپا لە هەموو وڵاتەکان کۆمەڵێکی زۆر دامەزراوان کە پشتیوانی بڵین ژمارە بانکیان بڵاو کردێتەوە دەڵێن هاریکاری بنێرن ئێوە بەتەمان چۆن یارمەتیەکان بکێنن و چۆن خەڵک متمانە کە ئەو پارەیە کە کوردێک لە ئەوروپا دەینێرێ لە ڕێگەی ئێوە دەگاتە زیان لێکەوتوانە ئەوانەی بوونەتە قوربانی ئەو کارەساتێکە ڕوویداوە ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە دوو ڕۆژی ڕابردوو تەجروبەی ناردنەکەیمان هەیە لە دوو ڕۆژی ڕابردوو کۆمەڵی کوردی بەریتانیا بە سەرپەرشتی بەڕێز کاک نزار هەورامی بەرپرسی یاسایی کۆمەڵی کوردی بەریتانیا لەگەڵ ڕێکخراوێکە لینکمان هەیە لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکانە بەڵام لەگەڵ ڕێکخراوێکی بەریتانیە شۆستار دەکاتیبی لەگەڵ ئەوان 10,000 پاوەن و پاکێجێکی دوو پالێتی واتە بە قەبارەی نزیکی 3 بۆ 4 تەن لە 3 تەن بۆ 4 تەن پاکێجێک ڕۆشتووە بەڵام بەکوێ ڕۆشتووە ڕێکخراوێک هەیە لە بەریتانیا و ئەنتەرناشناڵیشە پێر ئەنتەرناشناڵ ئەم ڕێکخراوە بە سەریعی دەتوانی پەیوەندی پێوە بکەیتەوە بە سەریعی دەیگەێنێتە شوێنی خۆی ئەمە یعنی یەکێکە لەوانەی کە زۆر بە سەریعی دەیگەێنێت بۆ خۆشتان ڕەنگە بزانن لە دوو میوانە ئازیزەکەت باسی کرد یەک لە گرفتەکانیش ئەوەیە چۆن بتوانی بیگەێنی بە خۆ دەزانی ئەم حاڵەتانی ئەم دیاردەیەکەوە ئێستا هاتوۆتە پێشوە ئەم دیاردەی با بڵێن زەمین لەرزەیە لە ناکاوە تۆژە چیتە ناو واقعێکی لە ناکاوەوە بۆیە دەبێت ڕێگایەک بگریتە بەر بتوانی بە زووترین کات بیگەیەنی ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە ماوەکانی ڕابردووە خزمەتی پێشووتر خزمەتی باشمانەیە لە دەرەوەی بەریتانیا بۆ من لە وڵاتی فەڕەنسا خزمەتمان کردو لە بیلاڕوسیا و لەوانە بەڵام ئەمانە بەرنامە بۆ داڕێژراو بوون کە ئێمە چوین خزمەتمان کردووە بەس ئێستا گرفتەکە ئەوەیە ئێمە ئەمریکا ئێستا لە بەردەستە بەرنامە بۆ داڕێژراو نییە دەبێت ئێمەش ڕێگایەک بگرینە بەر بە زووترین بگاتە بینانە کەوتە بەو کە ئەنتەرناشناڵ دەتوانێت بۆت بگەێنێەوە تەجروبەشمان لەگەڵیان هەیە و هەر بە ڕێزێک لە بەریتانیا گرفتی ئەوەی هەبووی مەڕەنگە بتوانین یارمەتی بین و لەو ڕێگایە بتوانین بگەێنین بە کوردستان هەردوو پاشەی کوردستان باشە زۆر سپاست دەکەم کاک محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی لە بەریتانیا باسی ئەو کەمپینەی کرد کە بەتایبەتی ئەمڕۆ لە مزگەوتەکان لە بەریتانیا هەبوو پێش ئەمڕۆ کە ئامادەکاریمان دەکرد پێش بەرنامە یەکێک لەو کێشانەی کە هەبوو تاوەکو دوایینەوە ڕۆژ ئەوە بوو کە ڕۆژئاوای کوردستان بە هیچ شێوەیەک هیچی بۆ نەدەچوو هیچ یارمەتێکی بۆ نەدەچوو لەو نێوانەدا ئێمە گفتوگۆیەکمان هەبوو لەگەڵ خانمێکی چالاکی کورد لێرە لە ئەڵمانیا ڕۆدی عەلی کە خەڵاتی شازادە دایانای وەرگرتووە دەچوو بۆ بەریتانیا لە ڕۆژانی ڕابردوودا لێرە کاری زۆریان کردووە لەگەڵ هاونیشتیمانیانی دیکەی ڕۆژاوای کوردستان بۆی هاوکاری بنێرن هیچ ئومێدێک نەبوو
پێشەوەی کە بڕوا بۆ بەریتانیا گفتوگۆیەکم لەگەڵی هەبوو پێم خۆشە بیبینی. ڕۆدی عەلی ئەم دەزانین جیاوازی هەیە دەنابەرە ئاریکاری و ڕەوشا و لە عەفرینێ و لە ڕۆژاوای کوردستانê بەگشتی هەیە دگەل باکوورێ کوردستانê تو بەردەوام پەیوەندیت هەنە دگەل کوردستانê دگەل ڕۆژاوا تکاری وێنەیەکە گشتی بدیمان نەها چاوایە ڕۆژ لێ دەرێ روش كلاكي خرابة مساعدات نينا داري وسينور قرتينا بري في بدمكي نوشيكي خوش قاندمك وج قابيا حمامة يا كمين مساعدة شاحنة مساعدات قاند هريمة عفرينة بله تيما كيمال ورهايا يعني چند چالاكن سي چار كسن دخوازن افتشتنا بلاف بكن نافبرا عفرين و جندريسي لي بيويسن كو تيما كيما مزدر هبه يعني بلاف بكن زانبن مثلا نافي كو الضرر و يعني كارثات بسروانا هاتيه تعدي كرن يعني ناف بگینه جمع جبر امجی بخا يعني بزانبن او پرانا بگینه کی او تشتانا بگینه کی يعني بلاف بکن نسر یکسر کواتا وکی ما فهم کرد تشتی هری گرنگ یا هری پیوست پاره بو نها بو بیت فرینه پاره پیوستن بو وکی دیویژن بو شوفله بو کرێکا بۆ خەڵکێن و هەفکاری دکەن مرۆڤ لەبن خانیان دەردێنن وەلا ڤر چ کردیە نەها لە ئەڵمانیا هۆن دەزانم وە پرۆسەک دەست پێ کردیە چەند ڕۆژە تۆ ڕانەزایی وە چ کردیە چالاکوان ام گلکن يعني نبس لألمانيا لبلجيكا هولندا حتى لسوريا يعني ام هفدورا وك نتورك كي مشكريك ومفدورا اتصال بكن وحرتم تشتم بلا برفكن يعني جلو بارك بطاني تشتي وانا وهروها باراجي ام بشينن لما خابن لور چكدارنكو چكدارن لهريمة عفرينة أو برانا ددزن ونايلنكو أو مساعدتنا بيجينن خلكي ما يكرد له داره جبر ويفا ما بلانا كي دوما تشكريا يعني وكو أم كاسي كي دن أنونيم فيناف كاسي كي ناس ناكي أم يعني توكيل بكنكو أو برانا برافكي وبلا برابشينا ليتا بحسي دريا حمامة كنت أقول دريا حمامة فبا دكارن هون وكيل بيجن بيوستي دنجي بشينن نتني برا ام دخوازن هاي كمين شحنا جمنسترجي وكو باجاريكو ازسر يعني تدارودن ام بشينن شحناك تجريبي يعني ام بنيرن يانس جدريا باب الهواء باب السلامي يعني حمامه اونا وقالك باش بي يعني ما كان كونتاكتن ما مستاندن وبهيفي ما كوبيجيني قالك باشا ولاتن أوروبي وبريطانيا جيم دزانين تيمان تشينن قالك تيم هاتنا شاندن ونافي أوبراسيون يجي أوكو دتشن هفكاريا كسن كوبونا قربانيا ارتهاجات تركيا وسوريا دكن تشتكوا من بهستيا كسك تانا هانا قاعشتي عفتينينا أو ولاتن أوروبي مخابنا حتى نها كاسك جوالات أوروبي يعني نقا عندنا هريمة عفرينة وافتشتكي أمشار مزار دكن بطيبتي حكمتها ألمانيا حتى نها تشتكي بلا بنكربو كو دخوازي كاسكي بشيني حتى نا بس الكاري غاند تركيا ام دخوازن لسر أصلي يعني أورغانيزاسيوني فير برايفت ام بيجن نور لجلك زحمته جوي جي يعني از خازم يعني وقت بيجن اسباني حكمتي المانيا بكم هروها حكمه دنجي يعني حكمه هريمه كردستاني وولاتن عربي دنجي وكو مصر دوني من بهيست ازنا تاكيدم كو تيمكي اوجي جيشت عفرينه از هيفيما انه حركه كي بريكا تركيا يعني هفكار كينا لألمانيا بيوندين تهند قال كسن ألمان و دمديا ألماني دجيتو أخفتي لسربي مسألة وعفرين هاتيج بالكرن ألماني چند بيجن لسربي چما ناچنا سوريا أنجي روجافاي كردستاني ألمانكو سيفيل أونا يعني وقت بيجن دخازن الكاري بكن برابشينن لنزانن يعني ريك وكونتاكتي حكومة ألمانيا بسوريا رتنايا جبر أونا ناخازن كو بشتكريه حكومة ريجيما سوريا بكن وأفدكن صدام كو الكاري ناشينن وأفتشتا يعني نخوش جبر تشتكي مروفاتي دبي يعني
ولا سر يعني تشتي كمينكو مرو كاربكه راسته روشه سياستي قالك عفريني اللي دربي كردستاننا اللي دياسبورانا قالك انا كو جميشبه لفر دجين دوام روجاندا بهاور هاتن انجي بهافرا اخفتنو هفكاري كرن شايدنا برا عفرينيان ده قال لك خوشة حتى نها من كسي نديد كو الكاري نكريه از قال لك سر بلنجيه راسي سر بلنديه كو از ببينم مزن بتشوك جن مير هر كسي كي الكاري دكي ومحاولات دكي جتشارو جا حتى نها في باوزة يعني الكاري بكي وكونتاكت بالسيني وريكي كي ببيني حتى او برانا او تشتنا وريكاندن ردي بياما وابو ناو هندري عفريني انجي هندري روجافاي كردستاني تي او قدك تبكن كو افكاري هي سانتر بجهه دستيوان از خازم في شوره بعفريني بيجم معناه خلكي من مفهم بك از خازم كوتي من ما العفريني جي لهفدكم ببن وبهفدرة تنسيق بكن تشاو امكانن يعني اف مساعداتنا بيجن الملاتيه ضرر كتيه سيارات تامين بكن كو ورن او تشتنا جمع بري حدودي بستينن وبلاف بكن بمساوات يعني غنجي فيتشتي نكارن مخابن حتى انا تشي بكن لتواصل يعني كونتاكت حجمارك وهي حجمارك بانكي ان جناف نشانكم رو بكاربه افكاري خو بقينا بله كاس چند كاس ما هنا يعني ام ناسكن بوان را كونتاكتكن وثقتن يعني سدي سد تشتان بلا تكن سر خلكي وملات ل كونتاكت نبحر كثير بحر كاسيكي راجي هيا زحمته جبر اتصالات جي قالك زحمه النهار بيشن رونا باش قالك سباس رودي علي بدار ما في اشام زنجي درباز ببا يشر دمينا بيقوما لدرباز بون با قالك سباس كو لفر بالاستوديو سيال خانم من ميفانا ميل بريطانيا جي من برسي قالك كاست خوازه برابشينا وتقول ناس 6,000 كومبيا وكوم كريا لدخوازن قالك زيادة ترببا لمرودة ترسن نزانا براباشي تشليتي دقاجة كودر garanti هي انجي بكيجان ميكانيزم اف بار دقاجة كردستان تتكاري بيجي ما هون بكيجان ميكانيزم تخوازن برابقين كردستاني بله كاكي من بس بري حد شي متخصص تشتكي زلال بكم جبو كسي جو اليكاريه دشينه گرك بشينه دزگاهن یا اورگاناسیون گو برین ها خبات کرنه یعنی مینا کردیشه گیمایند دویچلاند یعنی جهه کی جه باوریه المانیا جی و ناف جواکا کردی دجی لیکن کسی گو بخواز آلیکاریه بشینه لسر رو پلین سوشال میدیا ما بلاف کریه ما هجمار بلاف کریه بناوه KGD كردش جماعة دوتشلاند لسر فيسبوك لسر انستغرام KGD اونلاين لسر تويتر جي عيني هجمارة عيني نافة كسي جو بخوازه كار اليكاريا خدوير ببينا وبشينا تكتيكا جو ما مداري بشياخه وكي جواكا كردي لألمانيا ما قوتيه جو اموان پرابشينن ایرو ام دزانو گو دزگاه برزانی یا خیر خازی رو در باس بیا عفرینی و تکلیه مجی بوار هنه ام بکارن بشار روجاوای ام بیوندی مر دزگاه را ام کاربن ام تشتکی باش بکن و علیه باکوری کردستان ام کارن دریا پارتیان دموکراتی یعنی دزگهن سیویل آنجی کسان چالا که گوبرین ها خبات کرنه ام وان پراجوار بشین و ور او تشتغل ور بيويس بكاربينن باشا كلك باشا كاك شاهين هون ميكانيزم وابو شاندنا افكاري انتيا براسي جواتا كرد de Rhein-Sieg بوني كردische Gemeinschaft hat عنها هم عليكاري جبو دما بوبلاتا الشنغالي تشي بو تجربه جويدري هبو كما كاربو ودمي قالك عليكاري كوم بكرا وبخو ببراوج ورادستي زيان ديتيا بكرا وهم جي أردها جواني هنكي تجربة مدفي واردة زي بكر أنقوم قالك كيري حسن ويدري كو أم كارم بو أنا كار بكن وان ناستكن باوري بيتينن وقالك كس كو أم ناستكن حالي حاضر نها براستي كس زيادة موبيلن دكارن هرن جيان كسان آيلكاي راست بجينن وان إجا اندامي مهنة لور ناسي مهنة لور كسن كم جوان باورن وجبي باجارينه وخجي قدامك دريج ويدرينه معلوماتن ناستكن معلومات واندا كسينكو
قربان بونا هنا كسين زيانة ديتنا هنا بالريا وان راست دقين وان كو أبجي دشن وان كسان تثبيت كن هريك زيادتر زيان كي ديتيا وان تثبيت كن أو دقين وان وإيروجي خبرك هاتكو نهاجي ام بيجن اف بخشي ما جيشنا سمسوري هاتنا رادستيك إيرو قاشتنا بر باشا